چاودار لەلایەن خێرخوازێکی هەولێرەوە دابین کراوە شێخ باس کە کەسێکی مەشهورە لەسەر ئەرچی ئەو خواردنە حازر دەکرێت دەبەخشێ بە هەژاران خوا خێری ئەویش و هەرچەندە هاوکاری خەڵکی تریشی لەگەڵە وەڵاهی زیاتر لە 1500 بۆ 2000 متر دەبێت حرەمی مزگەوتەکەی تەقریبەنەوە وەکو بۆ خۆتان دەبینن زیاتر لە 700 کەس کە تێیدا ڕۆژانە جەماعەت دەکات بەتایبەتی جەماعەتی عەسران کە لە هەموو کاتێکی ئاوەدانترا بە حکم ئەوەی خەڵکی بازاڕ و دەور پشت هەمویان دێن نوێژ لێ دەکەن جەماعەتی لێ دەکەن وڵای ئەم مامۆستا مەلا حاجیم بەبیر دێتەوە کە زیاتر لە 50 ساڵ لێرەوە پێش بوو خوا بە ڕەحمەتی خوای و دوای مامۆستایەکی مەلا محەممەدی بۆستێنی بەلا بابەکری بۆستێنی کە مدەڕسیش بووە و لێرە حوزەی فەقییانشی لێ بووە دەرسشی گوتوتەوە دوای چەندین مامۆستا بە دوایەک داهاتون ئێستاش حالیان مامۆستا مەلا سفای خەلەکانی ئیمام و خەتیبە و مزێچێکم لە پێشۆژەکانی ئەو مزگەوت ئەو سەرچاوی ئەوە کانیەکە کە باران دەبارێ ڕانیە بە دوو شوێنی ناسراوەتەوە بە سەرچاوی ئاوی قوولەکە زیاتر لە نیوەی خەڵکی ڕانێ مستەفیدە لە سەرچاوی ئاوی خواردنەوەیان لەو سەرچاوەیە مزگەوتی ئێرشکەکانەکەی بە مەشهورە بە شوێرەکانی کە بارانێکی زۆر باری ئەسا ئەو ساڵ زیاتر لە 3000 ئەو کانیە زیادی کردو و تەقیوەتەوە ئێستا تقریبان زیاتر لە چەند ئاژدی ڕێک ئاوی لە بەردەڕوا کە شوێنێکی هەتا گەرما و گەرماش بێ ئاوەکەی سارد و خۆشتر دەبێت.